چاوان لەگەڵەوەی ئەمڕۆ یەکی حوتە یادی دامەزراندنی حزبی شوێعی چینیە لەگەڵەوەشە لەگەڵەوەی کە باز لەوە دەکەین کە دامەزراندنی ئەم حیزبە وە گرنگێکەکەی و سەرکردایەتی و حیزبە بۆ ماوەی زیاتر لە 70 ساڵ زیاتر حکومڕانی لە وڵاتە هەروە باز لە بابەتێکی تری گرنگەکەین کە ئەویش کتێبی سووری ماوچی تۆنگە کە سەرکردەی بەناوبانگی چینە بزانین ئەم بابەتەش ئەم کتێبە چۆن وەرگێڕاوەتە سەر زمانی کوردی و چێ کردوێتی بۆ قسەکردنی زیاتر لەو بارەیەوە میوانداری هەریەک لە بەڕێزان دکتۆر محەممەد سابیر دیبلۆماتکاری ناسراوی کورد و باڵێزی پێشووتری عێراق لە چین و هەروە بەڕێز بوار نورەدین نووسەر و بیبلۆگرافەر کە لە ستۆدیۆ لەگەڵمانە ئامادەن بەخێر بێن بەخێر بێت کادوار بەخێر بێن باینتان باش و بەخێر بێن دکتۆر ڕۆژێکی خۆش پارێزن لە گەرمە ئارەوەڵڵا دکتۆر بالەوە دەست پێ بکەین لە بەڕێستانەوە دکتۆر محەممەد ئەمڕۆ تەمەنی حزبی شوێعی بورە حزبی شوێعی چینی ئەگاتە 100 ساڵ وەک دیبلۆماتکارێکی کورد کە باڵێزی عێراقیش بووی لە وڵاتە بۆ چەند ساڵێک ئەم 100 ساڵی حکومڕانی ئەو حیزبە و لە وڵاتە چۆن هەڵەسەنگێنی یعنی تۆ ئەوەی کە بینیوتە لەوێ ئەوان چۆن مامەڵەیەکیان کردو لەگەڵ حکومڕانی ئەو وڵاتەیە بێگومان ئەمڕۆ بەنسبەت ڕۆژێکی زۆر پیرۆزە بەنسبەت گەلی چینەوەوانە چونکە لە ماوەی کە ڕۆژی دامەزرانی پارتی کۆمۆنیستی چینیە کە لە ساڵی 1920 دامەزرا لەو کاتەیە پاش طبعا مێژووی چین مەژووشی دوور و درێژی هەیە لەو کاتەیە لە ساڵی 1920 کە 19 مزاهراتی گەورە دروست بوو لە چینە سن یاسن کە سەرۆکی با بڵین شۆڕشی نیشتیمانیە کە لە 1911 ئەو شۆڕشە دەستی پێ کردو کۆماری چین دامەزراوەکو لە سیستەمی ئیمپراتۆریەتەوانێ بۆ سیستەمێکی کۆماری ئەم سنیاسن بە پێشەوانێ طبعاً خۆی دەوری گەورەی بینی و پاشە لە بۆ ماوەیەکی کەم هەژ مانگ تقریبا لە ساڵی 1912 بوو بە سەرۆکی چین دوای ئەوە ئەسکەر یعنی ئەسکەر با بڵێن ئەوان حکومان گرتە دەست فەوزا دروست بوو گەندەڵی دروست بوو هەتاوەکو دەوروبەری ساڵی 1990 کە خۆپیشاندانەشی گەورە دروست بوو لە ئەنجامی ئەوە دوو حزب دروست بوو طبعاً حزبی سنیاسنیان وەکو حزبی گەلی نیشتیمانی چین کە کۆمنتاغی شەگرێتەوانێ ئەو سۆڤێتەکان با بڵێن پەیوەندیان بە سنیاسینەوە کرد و وەکو بڵین داوای هینی ئەویان کرد کە یارمەتی بدەن زیاتر بەرەو سۆڤێت بوون ئەوانە بەڵام لە ئەنجامی ئەوە حزبی شوێعی سینی کە لەدایک بوو لە ساڵی 1920 و لە شنگای متەمەری یەکەمیان کرد کە 50 کەس بوون بێگمان لەو کاتەوانێ و بە زۆر قۆناغەکان بە بەرزی نزمیات تێپەر بووە کە دروستبوونیانەوە ئەوان ڕۆژ بە ڕۆژ زیادریانەکەن کۆمنتاغ هەتا 1924 سنیاسن مابوو دوای ئەوە ئەویست ئیسلاحات کە بەداخەوانێ بە نەخۆشی سەرەتان وەفاتی کرد بەڵام چایکان چێک کۆمنتا بوو ئەو بڵین سەرۆکایەتی حزبی گەلی نیشتیمانی چینی کرد و لەگەڵ علاقەیان لەگەڵ پارتی کۆمۆنیستی چینی ئەو ساکە خراپ بوو ئەوان دەسەڵاتدار بوون یانی زیاتر هێزی سەربازیان پێ بوو قووەتیان هەبوو لەبەرەوە ئەندامەکانی پارتی کۆمۆنیستیان لە هەر شوێنێک بوونە یان ئەیان کوشتیان مەسن بوون نمونە هەر کچەکەی ماوسیتۆن و ژنەکەیان کوشت بەو شێوەیە ئەم شەڕا لە نیوان شەڕێکی سارد بوو لە نیوان کۆمنتاغ و پارتی کۆمۆنیستی چینیە تا داگیرکردنی یابان لە ساڵی 1930 هەستا بەشێکی زۆری لە خاکی چین لە پێشەوە لە منشوریەوە لە سەروی چینی داگیرکرد دوایی هاتە خوارەوانێ مەجبور بوو حزبی شیوعی سینی لەگەڵ کۆمنتاغا بەرێک پێک بێنن دژی داگیرکەری یابانی تا ساڵی 1940 کە ئەو فترەیە بەس فترەیەکی ناخۆش بە بەنسبەت چینەکانەوانێ
کە بە سەدان هزار کەسی چینی لەلایەن یابانیەکانەوە کوژراون بە سەدان هزار کەسی کچی چینی وەکو کۆیلەی معاملە کراون پەتێکی زۆر ناخۆش بوو بنسووە بەڵام لە حینی کاتیشا سرا لە بینی پارتی کۆمونیست و کۆمنتاغا هەر بەردەوام بوو بە تایبەتی ماوسی تۆن کە ئەیوت ئەبێ لە ساس سی با بڵێن خەباتمان بۆ ئەوە بێت کە دژی هین بین یابان بین لەسا ئەوەی بزە نسبەتەکە نازانم لەسا ئەوەی ئەبێ دژی کۆمنتا بین لەسا دەی ئەمێنێتوانێت بۆ ئەوەی کە ئێمە ئیشەکانی خۆمان بکەین وات هێنی کرد پۆلێنی کردبوو ئەوە بووی تاکو شەڕی 1935 حربی عربی دووهەم لە دوای 45 شەڕێکی ئەهلی دروست و بە سەدان 300,000 کەسی چینی زیاتر لەو شەڕی لە بینی کۆمنتاغ و لە بینی پارتی کۆمونیستی چینیا ڕوویدا لە ئەنجامە لە پێشەوانە تەوان کۆمنتاغەکان لەبەر ئەوەی ئەمریکەکان یارمەتیانەدان لەبەرەوەی هەموو چەکوشتانی کە پاش ئەوەی کە یابانیەکان با بڵێن بەندەری هاربەریان بمبارگاران کرد و ئەو هەموو کەسیان کە لە ئەمریکەکان کوشت و ئەو هەموو کەشتی و ئەو هەموو شتانە ئەوە بوو ئەمریکاش هەستا قمبلی نەوەی یەکەم جار بە هێروشیمای کێشا دوایی بە ناکەزاکیای کێشا لە نەتیجەی ئەوە یابان تەسلیم بوو کە یابان تەسلیم بوو بەنسبەت ئەوە شوانە لە چینیشا انسحابی کرد و هەموو کەلوپەل و سیحەک دابەش کرا و هەمویان دا بە کۆمنتاغەکان نەک بە پارتی کۆمونیستی چینی لەبەر ئەوە لە سەرتاوانێت هێز لە لای کۆمنتاغەکان بوون بەڵام بە ئیرادەتی پارتی کۆمونیستی چینی و ماوسیتۆن توانرا لە قۆناغی دووهەمە شکست بە کۆمنتاغ بێن و چایکانچە ڕای کردبووە تایوان و یەکەم جار جمهورێتی کۆماری لە 1 ئۆکتۆبری 1940 دامەزرا کە ئیساچی ئەمە ساڵی ئەبێ بە چەند تقریبن 80 ساڵە و لەم ماوەیە ماوسیتۆن کە حکمی گرتە دەست فەرمانڕەوایی گرتە دەست بێگومان کۆمەڵێ لە نێتی پاکەوانێ ئەویست لە قوتاعیە لە دەرەبەجیدا جوتیارانی هەستانەوانێ ئەنواعی بڵێن ئەو ئیمانی زۆری هەتاک و وەفاتیشی کرد ئیمانی زۆری بە سراعی طەبەقی بوو یان دژایەتی چینایەتی ئەو لەگەڵ خۆی لە مناڵیوانێ کە باوکی لەگەڵ باوکیان ناکۆک بوو لەسەر مەسەلەی ئەوەی کە جوتیارەکانی ئەچاوسانەوەیە باوکشی دەرەبەک بووە یەکێ بوو لە ئەبطالەکانی بزوتنی ڕزگاری خوازی چین بەڵام لە پاشە بوو بە هین ئەقتاعی وەکو جوتیارێکی دەوڵەمەند کە جوتیارێکی دەوڵەمەند و بەهۆی دەوڵەمەندەکەیوانەیە چەند هەکتارێکی ئەرزی هەبوو جوتیارەکانی ئەچەوسانەوانێ وەکو بری بەکرێ گرتن و کرێشی کەمیانێ ماوسیتۆن دژی ئەوە بوو بەڵام دایکی ژنێکی زۆر میهرەبان بوو ماوسیتۆنی دایکی زۆر خۆشەویست و ئەو یارمەتی بەدزی مێردەکەوە یارمەتی جوتیارانە دێمەدە کارمەندانێدا هەموو شتێکێ کرد لەبەر ئەوە هەر لە سەرتاوانێ ماوسیتۆن لەبەر ئەوەی کە چینایەتێ بوو ئەمە وای لێکرد ماوسیتۆن هەتا شۆڕشی سێ-چوار شتی کرد هێن وەکوڵێ سیاسەتی بازدانی گەورە کە فەشەلی تیاهێنا سیاسەتی کۆمونەکان فەشەلی تیاهێنا بوو بەوەی لە ساڵی 57 ئەوانەیە حزبی شیوعی پارتی کۆمونیستی چینی محاسبەی یان تقریبا ماوسیتۆن کات تەنها سەرۆکی حزبیان هێشتەوە جنا سکرتێریانە بە 35 سەرکرتێری حزبی وەرگرت لی شاوشی بوو بە سەرۆکی دەوڵەت ئەمەی لەبیر نەچوانێ بەرامبەری کراوە لەبەر ئەوە لە سەورەی شۆڕشی کەڵتوری لە ساڵی 1960 دەست پێ کرد و لە ساڵی 1960 ئەم کتێبە کتێبی بڵێن کتێبە سوورەکەی ماوسیتۆن ئەوە بوو کە لە هەموو دنیاە و ئەزانم یەکەم لە دوای ئنجیلەوە یەکەم کتێبە کە ئەوەی طبع کرابێ بەس زیاتر لە 900 ملیۆن نسخەی لێ طبع کراوە کە لە ئەوە بەنسبەتەوە شتێکی گەرا کاک بوار زیاتر اختصاصی لەوەیە من خۆشم هەندێکی لێ ئەزانن ئەمە قۆناغەکانی لە سەری ماوسیتۆن ئێستا قۆناغی دووهەم جیلی دووهەمی
با بڵێن سەرکردەکانی چین لە تینسیاپینەوە دەست پێەکە کە ساڵ دوای مردنی ماوسیتۆنگ و کە لە 76 بوو دوای ئەوە لە 1970ەوە دەستی بە چاکسازی کردەوە دوور درێژە باوەڕ ناکەم مەجالمان دێ باسی ئەو بوارانە بکەین ماوسیتۆنگ بە جیلی دووەم داندێ ما بڵێم تینسیاپون چاکسازی کرد و ئەو چاکسازیانی کە کردی ئستەی چینی ئیساچێ لێهین بووە ئەوە جیلی دووهەم بوو جیلی سێهەمی جەنزەمین و لەگەڵ خوچینتاوە هەر یەکە و سەرکردەکانی پارتی کۆمۆنیستی چینی کە بەڵێن ئەمە جیلی دووهەم تینسیاپون جیلی سێهەم خوجینتا و جەنزەمین بوو هەر یەکە و شتی خۆی هەیە جیلی چوارهەم کە ئیساچێت شی جینپینگە ئەمە جیلی هەر یەکە و بڵێم قۆناغەکان و خەباتەکان وەکو ئاڵاکەیان لە یەکەوە بداوە بەدەست و چینەکان یەک شتی باشە هەیە هەمیشە لەگەڵ ئەو هەڵات گەورانەی ماوسیتۆنگ کە کردوێتی ئیستەیش تەنها ڕسمێک وێنەیە کە لە مەیدانی تیانامین لە گەورەترین مەیدانە لە چین ڕسمی سەرۆکما و مۆمنتەکەی سەرۆکما و هەر لەوێ ماوەتەوانێت یعنی هەروەها لە هەموو متەمەرەتەکانە ئیشادا بە مارکس تیوری مارکسی لینیەدان هەروەها ئیشادە بە ماوسیتۆنگەدان اینجا سەرکردەکانی تریانەدان زۆر شت هەیە کە باسیوار بێمەوە بۆ کاک بوار لەم ماوەی سە ساڵی تەمەنی حزبی شوعیدا زۆر باس لە کتێبی سوور دەکرێت کتێبی سوور چییە؟ کتێبی سوور ئەگەر هەڵا نەبم بۆ خۆی چوار بەرگە قسە و وتەکانی سەرۆک ماوەسیتۆنگە کە مامۆستا زۆر بە جوانی ئاماژەی بە سەرهەڵدانی پارتی کۆمۆنیستی چینی و شۆڕشی چینی دا ئەم کتێبە تا ئێستا دوو جار وەرگێڕدراوە سەر زمانی کوردی یەکەم هەوڵیان ئەوەیە کە ئێمە هاتووین ئێستا قسەی لەسەرەکەین من لە بواری بیبلۆگرافیا و ساغکردنەوەی بابەتی نووسەران چەند ساڵێکە خەریکی ئەو پیشانم بەڕاستی گەیشتمە ئەوەی کە لە خەریکی گۆڤاری ڕزگاری بووم کە باڵی مەکتەبی سیاسی پارتی دموکراتی کوردستان لە 69 هەفتەیە دەریان کردووە چەند بابەتێکی ئەم سەرۆک ماوەسیتۆنگە هەیە کە کراوە بە کوردی و بە زنجیرە لە گۆڤارەکە بڵاو کراوەتەوە ئیتر دوای کۆچی دوایی ڕەحمەتی کاک نەوشیروان من وەکو ئەوەی کە بیبلۆگرافیان بۆ بەشێکی کەسایەتی و ناودارانی کورد ئامادە کردووە هەوڵمدا کە بیبلۆگرافیایەکیش بۆ ئامادە بکەم دوای ئەوەی کە دەستم کرد بەکنەوە پشکنی جگە لەو شتانەی کە پێشتر کردبووم مامۆستا سدیق ئاگاداری کردمەوە کە دوو کتێب هەیە بەم شێوەیە یەکیان کتێبی سوور یەک کەشان کتێبی ترە بژی سەرکەوتنی جەنگی دژی گەل هێتر کاک سدیق لەوە ئاگاداری کردمەوە کاک نەوشیروان لە کتێبی لە کەناری دانوو بۆ باسیەکات بۆ مامجەلالیش ڕەحمەتی مامجەلالیش لە کتێبی دیداری تەمەندا تشتی خسۆتە سەرەوە ئیتر من بەدوادا چوونم بۆ کرد و هەر لە کتێبخانەکەی بنکەی ژین من هەردوو کتێبەکەم دۆزیەوە ڕەو کاتە بەڵام بەداخەوە بەهۆی ئەوەی کە بیبلۆگرافیەکەی کاک نەوشیروان وا بە باشزانرا کە دوا بکەوێت کە تا ئێستا چاپ نەبووە وەلاما کاتدا من بیبلۆگرافیەکەمێ بۆ مامۆستا برایم ئەحمەد کە لە 2016 چاپ بووە ئەویش بەهۆی ئەوەی کە بڕیارە کاک دکتۆریش ئاگادارە کە بڕیارە هەموو بەرەمەکانی مامۆستا برایم ئەحمەد بەیەکەوە چاپ بکرێتەوە ئەویش لەناو ئەو پرۆژەیە ئەمیش دواکەوت بەڕاستی لەم ماوەیە گەیشتمە ئەوەی کە ئەم بابەتە بوروژێنین و باسی بکەین چکە نزیکی 3-4 ساڵە من ئەو ئەنجامانم دەستکەوتووە کتێبەکە ئەمە کتێبی سوورە کە ساڵی 72 ژمارەی سپاردنی وەرگرتووە ساڵی 73 چاپ بووە لەوە ئەچێت کۆتایی 72 ژمارەی سپاردنەکەی وەرگرت و سەرەتا 73 چکە دوو ساڵەکەی لەسەر نووسراوە ئەم کتێبە وەکۆی کە کاک نەوشیروان لە بیرۆرەکانی باسیەکە و مامجەلال باسیەکە ئەمە مامۆستا برایم ئەحمەد بە هاوکاری کاک نەوشیروان ئەم کتێبیان وەرگێڕاوە ینی پێکەوە کردویانە بەڵە بەیەکەوە کردویانە و بەڕاستی من هەر بۆ ئەم بابەتە ئەم بابەتی ئەم کتێبە چەند شتێکی تایەکێک لەوانە ئەوەیە کە نووسراوە لە بڵاوکراوەکانی کتێبخانەی بیری نوێ بەغدا 1972
لە شوێنیش کە نووسراوە کرێکارانی دنیایەک بگرن ئەمانە دروشمی مامۆستا ئەزانێ ئێمە لە سەرەتای هەفتاکانە ڕۆژنامە بیری نوێمانەیە کە زمان حاڵی حیزبی شوێی عێراق بووە من سەرەتا بۆ ئەو چووم کە ئەمە بەشێک بێت لەوەی کە پەیوەندیەکی نهێنی هەبوو بێ لە نێوان باڵی مەکتەبی سیاسی لەگەڵ حیزبی شوعیە کە خاوەنی امتیازی ڕۆژنامەکەش مامۆستا فەخری کەریم بووە. دوایی گەڕام بە شوێن کتێبخانەکانی سلێمانیە ئایا بزانین لەو سەردەمایە کتێبخانەیەکە بووە لە سلێمانی بەنای بیرینێ. من دوو کتێبخانەم دۆزیەوە کە بەنای بیرینەوە بوون بەڵام پێش ئەو قۆناغی نیشان لە پەنجاکانی چیان لە شاستەکانە. لە ڕاستی دوای من پەیوەندیم کرد بە مامۆستا ڕەفیق سابیرەوە. ڕەفیق سابیر بوو خۆی ئەندامێکی بڵین کارای حیزبی شوعی بوو ڕۆژنامە نووسێکی کارای ڕۆژنامە بیرینێ بوو و خۆشی و کاتە لە بەغداژیەوە ئێترەوە ئاگداری کردمەوە کە ڕەحمەتی شاب شێخ نووری لە بەغدا لە مەیدانی تەحریر کتێبخانەیەکی بۆ بەنای بیرینێ. ئەنجا من گەڕامەوە بۆ ئینسایکلۆپیدیاکەی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوم دۆزیەوە کە ئەو کتێبخانەیە کە ئەمری بڵاو کردووەتەوە کتێبخانەکەی شێخ شعبی شێخ نووریە کە شێخ داڕووی براشی هاوکاری بووە. ئەوەی کە گرنگ بێ بەڕاستی باسیکەین ئەوەشی باس کرد کە لەو سەردەمەیە ڕەنگە مامۆستا لەم خاڵەیە لە من شارەزاتر بێت لەو سەردەمەیە کۆماری چین و سەفارەتی چین لە بەغدا زۆر هاوکاری بڵاوکردنەوەی کتێبەکان و نووسینەکانی ماوەسی تۆنگ بوون بۆ سەر زمانانی تر لەوە چێدەم کتێبەش بە هەمان شێوە بە هاوکاری ئەوان چاپکرابێت چکە شێوەی کوالەتی چاپ و دیزاین و هەموو وردەکاریەکانی و هەمان قەبارەی ئەو کاتێکە بەڵێ ئەمە یەکێکە لە ینی من بەڕاستیە ئەبێ بیرمان نەچێ سوپاسی بنکەی ژین بکەین کە هەمیشە ینی خەریکی کۆکردنەوە و ئەرشیفکردنی ئەرشیفی ئەم وڵاتەن ئەرشیفی کورد و کوردستانن ینی بەڕاستیەگە ئەرشیف بنکەی ژین نەبووە ئەم لێکۆڵینەوە و ساخکردنەوەوانە هەمیشە ناوەتەواو دەرەچوون ئەمە لە ئەرشیفی بنکەی ژین هێناومە ڕەنگە ئەمە یەکەم کتێبی جیرفان بێ هەچکەم قەبارەی لەم ناوچێ مەبەستە بەڵێ لە کوردستانە لە باشوور کە ئیتر من کتێبێکم نەبینیەوە پێش هەفتا و دوو هەفتا و سێ بەم قەبارەیە چاپکراوێ. باش کاک بواردەست خۆش دکتۆر با هەر لە کتێب لەبارەی کتێبەوە باسی شتێکی تر بکەین. کتێبێکت هەیە بە ناوی چین لە ڕوانگەی دیبلۆماتکارێکی کوردەوە بەڕێستە لەم کتێبە تێڕوانینی چیت باس کردووە لەسەر چین یعنی چی چینت باس کردووە لەم کتێبەیە پێشوە بێمە سەرۆت بۆی تعلیقێک لەسەر کتێبە سوورەکە بەم جارەکان حەجمەکەی وەکو ئەو حەجمەیە کە لە چینە هێنکراوە چاپ کراوە نوسخە چینیەکەی و مەکتەبەی فکری بڵێن فکری جدید کە لە بەغدا بوو خۆی لە ڕاستیا پارتی کوردستان باڵی مەکتەبی سیاسی شراتێ کرد و ئەو دروستی کرد دیارە کاکشەها بوو بڵێن زیاتر خەریکیەوە بوو و پەیوەندی لەگەڵ شێخدارۆشەکە ئیشێ کرد و ئێمە هەموو گەنجانی ئەو ساکە من خۆم لە زانکۆی بەغا بووین ئەچوینە ئەو مەکتەبێ هەموو مؤلفاتەکانی ماوسی تۆنگ و دیراساتەکان و تەرجمەکانی هەموو لەو مەکتەبەیە ئەبینرا دەورێکی باشی بینی لەو کاتەیە و ئەم کتێبە ماوسی تۆن کە لە 16 تا دەری کردەوە وتم لە دوای ئنجیلەوە دووهەم کتێبەکە ئەوەی لێ چاپ کرابێ 33 بەند باسەکە لە مختارات ینی هەڵبژاردەکانە قسەکانی ماوسی تۆن باسی حزبی شیوعی باسی شیوعەت و ئیشتراکیەت باسی ژن باسی صراعی طبقی باسی پەروەردە باسی علاقەی جەیش و شەعب باسی وەکۆڵە شەڕی گەلی ینی وەکۆڵی حرب التەحریر باسی ئەمانە 33 مادەیە کە لەم کتێبەیە ماوسی تۆن هەمووی قسەی لەسەر کردووە شتی لەسەر کردووە ئەوە لەسەرەوە لەسەر بێنەوە بە پرسیارەکەی دوام من بێگومان لە ساڵی 2004 تا 2010 لە چینەوە و لەو ماوەی کە لە چین بوو من معجیب بووم و ئیسش وادانێم ئەو فترەی لە ژیان ماوە تەمەنە 73 ساڵە تەمەنی زێڕینم لە چین بووە ئەو 6 ساڵە بووم کە لە چین بووم لە هەموو ڕوویەکە چوش هەموو شوێنێکی چینم بینیوە
لە خوار و لە سەر و لە ڕۆژهەڵا لە ڕۆژئاوا لە هەموو شوێنەکانە لەبەرەوە هەر لەو کاتەوە کەتن کرد برارە مابوو کە کتێبێک لەسەر چین بنووسم لەو کاتەوە دوای ئەوە پێشەوە شتم زۆر خوێن بووەوانی لەسەرەوە ئەو بیانانەی کاتوونەتە چین یەکێ لەو بیانانە ئەڵێ ئەگەر هەفتەیەک لە چین بمێنی توانێ ئەتوانی کتێبێک دەرکەیت ئەگەر بوو بە مانگێک ڕەنگە بتوانانی دوو بوو بە سێ مانگ ناتوانانی هیچ دەرکەیت مەفەستی چیە لە سێ مانگ مەقسی ئەوەیە کە تۆ سێ مانگ لەوێ مایتە ئەو منەشت زۆرە شتەکانی تر بیرەچێتەوە لە چێش خۆتایی پێبێنی ئەمە مەقسەکەیەتی موعجب بووم بۆ قسەی ئەوە دیارە ئەو کتێبە بەشێکی زۆری باسی هەموو سەرکردەکانی چینەکە هەر لە ماوسی تۆنگەوە لە پێشەوە باسی ئیمپراتۆرەتەکانەکە دوایەتە سەر ماوسی تۆنگ دایەتە سەر تینگسیاوپینگ دوایەتە سەر جیانزامین دوایەتە سەر خۆجیندا و ئینجایەتە سەر شی جینپینگ کە ئیستاچەیەکە بەقووەت لە دوای ماوسی تۆنگەوانێ بە قووەترین سەرکردەی چینە بە قووەترین بەهێزترینە لە دەستوری چینیە سێ سەرۆکەکان وەکو بری فکرەکانی لە دەستورەکە تۆمار کراوە یەکەم ماوسی تۆنگە تینگ سیاوپینگ هەتا خۆی مابوو نەکرا پاش مردنی تیان سیاوپینگ بیر و باوەڕەکان و دید و بۆچوونەکانی تینگ سیاوپینگش لە دەستوری چینیا پارتی کۆمونیستی چینیان لە دەستوری چینیا تۆمار کراوە و ئێستاش شی جینپینگ فکرەکانی و هەنگاوەکانی لە متەمەری نۆزدەیە تۆمار کرا وەکو فکری شی جینپینگ یعنی ئەبسێهینە ئەمە باسی هەم تاریخی هەم سەرکردەکانی ئەنجا باسی سیاسەتی چینی دەخار سیاسەتی دەرەوە سیاسەتی اقتصادی سیاسەتی هەموو چمکەکانی بابەتەکان دەربارەی چین باس کردووە لە هەموو ڕوویەکەوانێ باوەڕەکەم بۆ ئەو کەسانەی کە ئەیانوێ زانیاری لەسەر چین بەدەست بهێنن باشترین باسین سەرچاوەیە چونکی هەموو شتێکی تایە کە ئەو کتێبە بخێنەوە دوای ئەوە دید و بۆچوونی خۆشم طبعاً باس کردووە چین بەرەو چۆ ئەڕوا بەلای منەوانێ سەدەی 20 سەدەی ئەمریکیەکان بوون سەدەی 21 بەلای منەوانێ ئەگە زیادە ڕەوی نەکەم سەدەی 21 سەدەی چینیەکانە سەدەی 19 منش سەدەی وەکو بڵێ کۆیلێتی یان ئیزلالی گەلی چینی بووە کە چۆن بەریتانیەکان و چۆن فەڕەنسیەکان و وڵاتەکان داگیر کردووە چیان کردووە چیان نەکردو هەر لە دوای شەڕی بڵێن شەڕی تلیاکەوانێ ئەوانشم هەموو باس کردووە بێگومان هەرچی پرسیارشی شەیە دەربارەی ئەوە من خۆم بەبەختەوە دەزانم کە توانیم ئەو کتێبە دەرکەم چونکی ئەوە بۆ ئەو ئەکادیمیەکان بۆ ئەوانەی کە توێژینەوە ئەکەن بۆ ئەوکو سەرچاوەیەک لەبارەچین چی کتێب بە عەرەبی و بە ئینگلیزی زۆر دەرکراوە لە سەرچین بەڵام بە کوردی تەنها و تەرجمەی کتێبە سوورەکەی ماوسی تۆنگ نەبێت کە بووە ئاماژەی پێکرد کە مامۆستا برایم و کاگنەشیوان تەرجمەیان کردووە ئەجینا سەرچاوەیەکی تر نییە بۆ خەڵکی کورد بەڕای من سەرچاوەکی باشە کاک بوار بەڕێستان وەکو شارەزایەکی بواری بیبلۆگرافی وەروەها نووسەرێک تا چەندێک کەسایەتی و بیرکردنەوەی ماوتسی تۆنگ کاریگەری سەرنجی و یاخۆجێی باخی کەسایەتە سیاسیەکانی کورد بووە خۆی ماوسی تۆنگ و مارکس و لینین لە سەدەی 20 ینی ئەو سێ کەسن کە زۆرترین چینی بڵێن ڕاستدەران و هەژاران بڕوایان بە میتۆد و بە بۆچوون و بە هەنگاوەکانیان بۆ بەڕاستی جا ئەمە خاڵێکە ئەمە ینی شتێکی ترم بیرەخاتەوە ینی ئەم ڕەوتەی باڵی برایم ئەحمەد یا باڵی مەکتەبی سیاسی پارتی دموکراتی کوردستان ینی ئەم کتێبە ئەمەمان پێڵێ من پێم وایە ئەو مامەسا خۆشی دانیشتووە شکە و بە دەردێڵن لە جەرایان نابووە لەو سەردەمە ئێمە تەمەمانەوە نییەوە بڵین بەو شێوەیە ئاگداری وردەکاریەکان بۆ بین بەڕاستی منەوە هەستم کرد دوای ئەم لێ کۆڵینەوە بڵین ئەو ساختکردنەوە و وردەکاریانەی کە چوومە ناو ئەم بابەتەوە وا هەستەکەم باڵی مەکتەبی سیاسی لە کۆتایی شەستەکانە ئتر بە تەواوەتی گەشتونەتە ئەو قەناعەتەی ئەبێ بیری مارکسی لینینی یا لینینی مارکسی بێنە ناو کای سیاسی کوردستانەوە
و من ئەمە بە پەیامێکدا ئەنێم بۆ دامەزراندنی کۆمەڵی ڕێزەرانی کوردستان چکە ئێمەزین ساڵی 1970 کۆمەڵی ڕێزەرانی کوردستان بەنهێنی دامەزرێ و ئەو کاتە کۆمەڵی ڕێزەرانی کوردستان نیە کۆمەڵی مارکسی لینینی کوردستانە هەر ئەم سەرکردانەشن بڵێ بەڵێ بڵێ هەر ئەم سەرکردانن ئین باڵێ مەکتەبی سیاسی لە چێ پێکاتوە ماوسە برای مەحمەدە کاگنۆ شیروانە شاب شێخ نووریە مامجەلالە ئەمانان کە لەناو لەگەڵ ئەم کتێبە پەیوەندیان هەیە ئەمانە بەڕاستی من پێم وایە ئەمە هەوڵێک بووە بۆ بەونێکردنەوەی شۆڕشی کوردیین لەو قۆناغەیە کە ئەوان قۆناغێکی مدبوون بووە کە باڵی مەکتەبی سیاسی چوتەوە پاڵ پارتی دیموکراتی کوردستان زۆرتر ئیشان لەسەر بیر کردووە لەسەر فکر کردووە و ئەمە ئەو کتێبەکەی تری لیمپیا و ڕەنگە کۆمەڵێشتی تریشیان کردبێ بەڕاستی من وا هەستەکەم کە ئەمە هەوڵدانێک بوو بۆ گۆڕینی شکل و ناوەڕۆکی شۆڕشی کورد چکە ئێمە بتمان و نەمانەوە کۆمەلگەی کوردیش کۆمەلگەیەکی خێڵەکی و دەرەبەگایەتیە و ئەم سیستمە لە زۆربەی جیهاندا پەرەی پێدرا میتۆدەکانی مارکسی و لینینی کەڵکی لێوەرگراوە زۆربەی گەلانی جیهان کەڵکیان لێگرتووە بۆ شۆڕشکردن ئەمام باسی شۆڕش و بەڕێوەبردننی وڵات و پەیوەندەکانی نێوان شۆڕش و خەڵک و ماوسەر باسی هەندێک لە خاڵەکانی کرد بەڕاستی وردەکاری ئەمە ڕاستە بەهینیش بچووکە بەس نووسینەکەشی زۆر وردە لەبەرەوەشتی زۆر زۆرتیای ئەم کتێبە بۆ کتێبە لەو کاتەیە زۆر زۆر گرنگ بکە ناو هاتوتە ناو کایی فکری سیاسی باشە بۆچی وەکو تۆک و ینی کنە و معلوماتە کرد بێ وەرگرت بێ زانیاری وەرگرت بێ لە بارەوە کاک بووە بۆچی بۆ قەبارەیە دەرکراوە لەو کاتە ینی قەبارەی کتێب لەوانەیە گەورەتر بێ بۆچی ئەوان بۆ قەبارەیە دەریان کردو ینی بۆ وەکو ئەتوانین بڵێن بنەمای ڕێخستنێکی تازە بووە لە ناو عێراقا بووەوە بۆ شێوازە بۆی نهێنیباسیەوەم کرد یعنی یەک جگەلەوەی کە مامەسا فەرمووی کتێبەکە خۆی لەوێش هەر بەم چووکی چاپ کراوە بەڵام ئەمە هەڵە گیرێستا تۆ توانی بکەیتە جیرفانی چاکەتەکەتەوە وەکو ئەرزیشم کردن ئەمە زۆر بردی نووسرا وە کرۆشی کتێبەکەش پەروەردەکردنی تاکە لەگەڵ هەڵسوکەوتکردن لەگەڵ شۆڕش لەگەڵ یەکتری بەڕێوەبردننی وڵات مەسلەی چینی کرێکار و چینی ڕەنزەران و چینی دەرەبەگ و سەرمایهدار و وردەکاری تر یعنی ئەمە ئەتوانین بڵێن وردەکاریەکی زۆری ئەزمموی کۆماری چینە بۆ ئەوی کە گەلانی تر کەڵکی لۆر دەستە خۆش بکار دکتۆر جان جەنابتانۆک و دیبلۆماتکارێکی گەورەی کورد بە ئاگا لە دیاری کورد یا مەسەلەن ئەوەی شارەزان لەو بوارەیە لە بواری دیبلۆماسیە لە دیبلۆماتکارێک ئەو پەیوەندی کە سەرۆک مامجەلال لە زۆر لەگەڵ حیزبی شوێعی چینیە هەیبوو یعنی پەیوەندیەکی زۆر تۆکمە بوو هەمیشە هەر لە زووە کە مامجەلال دەستی کردو بە سەرۆک مامجەلال دەستی کردو بە سیاست یعنی ئەو پەیوەندی دروست کردووە دوای ئەوەی کە ساڵانێکی زۆر تێپەڕێ بەسەرەوەیەوە ئەو کاتانەشی کە تۆ دیبلۆماتکار بووی لە چین ئەو پەیوەندیانت چۆن دەبین ینی پەیوەندیەکان بەردەوام بوون چۆن مامەڵەکان هەبوو لە نێوانێکێتی نیشتیمانی کوردستان و حیزبی شوێعی چینیە بە تایبەتی سەرۆک مامجەلال دیارە ئاماژەت پێکرد بناغی پەیوەندی کورد و چینەکان لەسەر دەستی مامجەلال بۆ کەس ناتوانێت کاری ئەوە بکات چونکە مامجەلال لە ساڵی 1955 یەکەم زیارەتی کردووە بۆ چین لە مؤتەمەری وارشۆ کە مؤتەمەری لاوان و گەنجانی با بڵێن چەپەکان شوێعەکان بووە لە دنیاە کە لە دوای مؤتەمەری وارشەوانە مامجەلال کە بەشداریەکە وەکو نوێنەرێکی کورد لە جاتی ئەوەی کە بگەڕێتەوانێ ئەو دێت لە ڕێگای سۆڤێتەوانێ ئەچێت بۆ چین سۆڤێتی لە ڕێگاکەی سۆڤێتی هەڵبژات طبعاً هەم لە بینی سۆڤێت و چین ئەوسا مەسەلەی بە قیتار بووە ماوەکی زۆری پێچوە تاکو گەشتوێتە چین بەڵام کە چوشەتە سۆڤێت لەو کاتەیە بۆ ئەوە بووە کە مەلام سەفا ببینێ هەوڵی داوە کە ببینێت و پەیام و ئەوشتانە ئەو یەکێک بۆ لە خۆداغی یەکەمی کە چۆتە مۆسکۆ لە مۆسکۆ بۆ ئەسەی توانیوەتی مەلام سەفا و هەوڵی بزانێت و بۆ ئەوەی کە ببینێت و ئەوشتان و پەیامەکانی چی بێ دوای ئەوە کە تۆ چین 6 ماوەتەوە مامجەلال
لە شارەوە لە پەکین بووە لە نانجین کە پایتەختی یەکێ لە طبعاً پایتەختەکانی چین چەند پایتەختێکی هەیە هی کۆنەکانی شیئان کە لەوێوانێ ڕێگای ئاوریشمی کۆن دەست پێەکە ئەو یەکێ لە پایتەختە دێرینەکانێتی پایتەختی سیاسی کە ئیساچێ بەیجینە پایتەختی با بڵێن ئیقتصادی کە شەنگەهایە هەروە پایتەختی تری سیاسی لە نانجینە کە چایکانچیک لە نانجینەوانێ هەرسی هێنا و ڕۆی بۆ تایوان. ئەمە چۆتە ئەم شارانەی بینیوە نانجینی بینیوە پەکینی بینیوە شەنگەهای بینیوە ئەم شتانی بینیوە لەو ساواکە مامجلال معجیب بووە بە ماوسی تۆن خۆی ینی یەکێ لەوانەیە کە هەموو جارێک مامجلال بە چەند کەسانێک زۆر معجیب بووە یەکێ لەوانە ماوسی تۆنگ بووە خەڵکانی تریشەیە من نامەوێت بێمە سەرەوە و مەسلەیەکی ترە کە معجیبە بەسەرەوە لەبەر ئەوە لەو وەختەوانێ هەوری ئەوەی داوە هەروە لە شەسەکانە وەکو کاگووار ئاماژەی پێکرد لە نهایەتی شەسەکانە لە هاتنی سازمانی ئینقیلابیەوانێک کە باڵی چەپی حزبی تودەی ئێرانی بوون کە لە ئەوروپا بوون و مامجلال بەوەی کە بگەڕێنەوە بۆ ئێران و شۆڕش بکەن و بەو شێوەیە نەیانتوانی بەکرەجۆ مامجلال مەقڕ و بارەگای بۆ کردووە ئێمە گەنجانێک بوون خۆم یەکێک بووم لەوانە کە زۆر متەئسیر بوون ئەوان ماوی بوون با بڵێن ئەوساکە حرەکەی ماوین زۆر متەئسیر بوون بەوانەوانێ بە سەرکردەکانێکیکەن کۆرشی لاشایی کە لێرە ناوی دکتۆر جلال بوو ئیسماعیل لەم بینە عەمری خوای کرد لوقمان کان بات بە ناوی ئەوە نەنراوان لوقمان ئەمانە خەڵکی زۆر تیرویزان بوون زۆر شارەزا بوون لە تیوری مارکسیلێنی نییە اینجاکو مەسەلەی ماسی تۆنیە ئەمانە هەموو تەسیری گەورەی هەبووە لەسەر مامجلال و لەسەر من و لەسەر ئەو گەنجانەوە ئەو جیلەی کە مامۆستا بواریش باسی کرد کە هەروەها مامۆستا برایم ئاڵێ یەکێ لە هینەکانی ئاڵێ خۆزگە ئەو کۆمونیستەی کە لە ئەوروپاوە هاتووەتە ئێرە و ئێمە اقتیدای پێ ئەەکەین ئەو کۆمونیستە بواە کە لە چینەوانێ بە هاتایەتە ئێرە چیە بارودۆخی چینی لە ڕووی مەسلەی چینایەتیەوە لە ڕووی وەزعی کۆمەڵایەتەوە زۆر لە ئێمە نزیکە و ئەمانتوانی زیاتی لەوە وەرگریەوە نەسی قسەکانی مامۆستا برایمە لەسەر مەسلەی کۆمۆنیستی بەڕای من مامجلال ئەوە هەر لەو وەختەوە معجیب بوو وەختی خۆشی بۆ کتێبی فکری نوێ دروست بوو دەوری گەورەی مامجلالی تیا بوو هەموو بڵێن باڵی مەکتەبی سیاسی ئێمە بڵێن چی کاکشەها بوو چ کاکدارەوە چ ئەو گەنجانە هەموو ئێمە قوتابی بوون قوتابی ئەو سەردەمە بووین ئەو دەورەشیە بوو بەڵام کە من چوومە ئەوێ بێگومان مامجلال ناخۆشەویست مامجلال پێش ئەوەی وەکو سەرۆکۆمار بێ کە ئەندامی مەجلیسی حوکم بوو چینەکان تعامل لەگەڵ دەوڵەتانە زیاترەکەن وەکو تعامل لەگەڵ ئەحزابە یان منەظەماتی ترە لەبەر ئەوە بە ناوی ناوچیە ڕێکخراوی برایەتی لەگەڵ دنیای دەرەوەیە ئەو منەظەمەیەکە منەظەمەی زۆریان هەیە لەو بابەتە داوەتی مامجلالیان کرد بۆ ئەوەی کە ئەندامی مەجلیسی حوکم بوو زیارەتی پێشەوەی کە من بباڵێزەوی زیارەتی چینی کرد کە منی چوومە ئەوێ بێگومان لە ساڵی 2007 من سەردانێکی ڕسمی بۆ مامجلال ڕێخست کە وەکو سەرۆک کۆماری یەکەم سەرۆک کۆماری عێراق چونکە پەیوەندی دیپلۆماسی لە نێوان چین و عێراق لە ساڵی 1950 پاش ئەوەی کە شۆڕشیان انقلاب ئەوە شتێکی کەیە دیدو بۆ چوونی جیاواز هەیە لەوە لە 14 تەمووزە یەکسەر چین ئەترافی بە حکوومەتەکەی عەبدولکەریم قاسی کرد و مقابل بەوەی کە چین ئەترافی پێکردووە ئەمانیش ئەترافیان بە چین کردو علاقەتی دیپلۆماسی لە ساڵی لە ئابی لە هەشتی ئابی 1950 تەبادولی سەفیرەکان کرد لەو کاتەوانە هیچ سەرۆک کۆمارێکی نە عێراق نە چین تەبادولی زیارەتیان نەکردووە و ئەو یەکەم زیارەتی چین بۆ ئەو زیارەتە زۆر مهم بوو چونکە هەم قەرزەکانی عێراق کە لای چینەکان کە لای عێراقی بوو دەوری دەمن لەر زیاتر بوو لەبەر شخصێتی مامجلال لەبەر ئەوەی وەکو شتێک
پایی پلە و پایی مام جەلال وەکو بڵین دەستکەوتێک بێت بۆ عێراق لە ڕێگەی مام جەلالەوە لە 7 ملیار و نیو زیاتر ئەو پارەیە خۆش بوون کە ئەوان ئەندامی نادی پاریزنی کە بە جۆرەی ئەندامی نادی پاریز بووە ساهشتای قەرزەکانیان لە عێراق خۆشە بوون بەڵام ئەوان ئەندامی نادی پارێزنەوە بەڵام بەقەدەر ئەوە زیاتریان لێ خۆش بوون چ وەکو حکومەت چ وەکو شەریکاتەکانیان و 5 اتفاقی گەوریان مۆرکرد لە ڕووی لەبارەی وزەوە لەبارەی تربیە بڵێن پەروەردەوە لەبارەی دیبلۆماسیەوە لەبارەی بازرگانیەوە لە هەموو بوارەکانە زیارەتێکی تاریخی بوو بەڕێی من ومن خۆم هەم شەرەفی ئەوە بووم یەکەم سەفیر بووم کە لەوێ سەرۆکی وڵات عێراق زیارەتکەەوە بە تایبەتیش بامجا پەیوەندەکانی منیش خۆم بەهۆی ئەوەی کە هەر لە بڵێن نامەی بڕوانامە کە پێشکەش خوژین تاو کرد لەوەیە باسی ئەوەکەم کە من خۆم وەختی خۆی ماوی بووم جا ڕاستە ماوی بووم بۆ ئەوەی هەروەها باسی گەڕانەوەی تاوانم کردو چی چینەکان یەک شتێکیان هەیە لەگەڵ هیچ دەوڵەت و هیچ لایەنێک پەیوەندی ناکەن ئەگەر پەیوەندیان لەگەڵ تایوان هەبێت و ئەوان یەکێ لە مهماتی ئەساسیان هەموو سەرکردەکانن ئەوەیە ئەبێت تایوان بگەڕێتەوە سەر وڵاتی دایک لەسەر ئەساسی نەزەریەکەی فکرەکەی تینسیاوپن یەک وڵات و دوو سیستەم جا ئێستا ماکاویان گەڕانەوە هۆنکۆنیان گەڕانەوانێ بۆ سەر وڵاتی دایک ئێستا تایوان ماوەتەوانێ جا لەو پێشکەشکردنی نامەی متمانەیە باسی ئەوم کردووە خۆم ماوی بووم و معجبم بەچینەوە وان بەسەر تایوانەوەوانە ئیتر وردەوردە من علاقەم لەگەڵ ژنەی مرکزی چینیا زۆر بەهێز بوو وای لێ هات کە ئەوان یەکەم حیزب ئەوانی سەرشێت دەوروبەری پەیوەندیانەگەیە لەگەڵ 600 حیزبی دنیای دەرەوە بەڵام ئەوسا یەکێتی نیشتیمانی کوردستان یەکەم حیزب بوو کە پەیوەندیەکی ڕاستەوخۆی هەبێ لەگەڵ ژنەی مرکزی پارتی کۆمۆنیستی چینیە کە من خۆم لەوێ بووم و ساڵانە بژێیان تەرخان کردو بۆ دوو وەفد یەفدێکیان لەسەر ئاسی مەکتەبی سیاسی و وەفدێکیشیان لەسەر ئاستی کادرەکان کە بێن بۆ ئەوێ 2 هەفتە بمێننەوانێ هەم وەکو ئاشنا بن بە بیر و باوەڕ و بە تەجروبەی چینی هەم وەکو ئەوەی کەوا بەشتکەن کادرەکان لەسەر ڕاگەیاندن لەسەر پەروەردا لەسەر ڕێخستن وەفدە سیاسەکانی لەسەر مستەوای مەکتەبی سیاسی ئەو کتێبەی کە لەسەر هێرۆخان نووسیمان بە شێشی تایە زیارەتەکەی کە هێرۆخان لە ساڵی 2011 بان کراوە و کە سەرۆکی وەفدی یەکێتی نیشتیمانی کوردستان کە تقریبا 30 لاپەڕەیە کە چەند ئیتیمامیان پیاوە ئەو علااقاتانە زۆر بەر بە پێشوەسو بەڵام بەداخەوە ئیساچێ وردەوردە کەسبێتەوە دوێنێ ئەوەی وتارێکی هینم ناوچێن نیڕیچی و قۆنسوڵی گشتی عراق بڵێم چین خوێنەوە لە هەولێر کە باسی ئەڵێ پەیوەندیمان لەگەڵ ئەحزابەکانی کوردستانیە لە پێشەوە پاسی دیموکراتی کوردستانەکە ئەنجایەتە سەرێکێتی نیشتیمانی کە بەڕای منەوە پاشە کشێشی زۆر گەورەیە ئەگژینا ئێمە لە عراقا یەکەم حیزب بووین کە احتیمامی گەورەمان پێداوە ئێستا بوون بە دەست خۆش زۆر سپاس بۆ هەرێک لە بەڕێزان دکتۆر محەممەد سابیر دیبلۆماتکاری پێشووە هەروەها باڵێزی پێشووی عێراق لە چین زۆر سپاس بۆ ئامادەبوون هەرا سپاس بۆ بەڕێز بوار نورەدین کە نووسەر و بیبلۆگرافەرە کە هەردووچیان ئەمڕۆ لەگەڵمانە ئامادەبوون بۆ تەوەرێکی گرنگ سپاس بۆ ئامادەبوونتان کە ماوەیەکی زۆر لەگەڵمان ئامانەوە مادوومان کردوادارم دەست خۆش بێ زۆر سپاس